پاکێجی خێزانی لە فاستلینگ بێسنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لەبێت خۆشەویستان. هەمومان دەزانین ئەگەر هێزی کێشکردن لەسەر زەوی نەبێت ئەوە هەموو شتێک لە هەوادا دەسوڕێتەوە و گەردوونیش دەشێوێت. زانایان توانیان ڕاستی هەندێک شت ئاشکرا بکەن، بەڵام نەیانتوانی ڕوونکردنەوەیکی باوەڕ پێکراو بۆ زۆربەیان بدۆزنەوە. لەم ئەڵقەیەدا ئاماژە بە هەندێک لەو شوێنانە دەکەین کە هێزی کێشکردن تێیدا لاوازە، بۆیە لەگەڵمان بەردەوام بن. ئەپساید داون واترفۆڵ. هەمومان دەزانین تافگەکان چەمی ئاوە کە دەچێتە لێوارەی شاخێک و دواتر لەوێەوە دەکەوێتە خوارەوە، بەڵام ئەو تافگەی کە باسی دەکەین ناکەوێتە خوارەوە، بەڵکو سەرپێچی هەموو یاساکانی کێشکردن دەکات و بەرەو سەرەوە بەرز دەبێتەوە. ئەم تافگەیە دەکەوێتە دوورگەکانی هاوای ئەمریکا و بووەتە شوێنێکی گەشتیاری بۆ خەڵکی لە هەموو جیهانەوە کە بۆ بینینی ئەم معجزە سروشتیە گەشتی بۆ دەکەن. ڕوونکردنەوەی ئەم دیاردەیە ئەوەیە کە لێواری شاخەکە 100 پێ لەسەر ڕووی دەریاکەوە بەرز دەبێتەوە. هەروەها ئەو بایە بەهێزی کە لەوێوە دێن دەبێتە هۆی ئەوەی کە ئاوەکە ئاراستی بەرەو سەرەوە بگۆڕێت لە زیاتی کەوتنە خوارەوە. پارکی سانتا کرۆزی نامۆ ئەم شوێنە دەکەوێتە ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا و ئەم ویلایەتە کۆمەڵێک شوێنی نایابوو جوانی تێدایە، وەکو دارستانی سوور و کەنار دەریا جوانەکان و شاخی بەرز. بەڵام جگە لەوە شوێنێک لە شاری سانتا کروز لەم ویلایەتە هەیە کە هێزی کێشکردن لەم ناوچەیە زۆر سەیر مامەڵە دەکات کە بە پارکە نهێنیەکەی سانتا کروز ناسراوە. ئەگەر کەسێک هەوڵیدا ئاو بەرەو زەوی بڕژێنێت ئەوە ئاوەکە بەرز دەبێتەوە بۆ لووتکە. سەیرترین شت ئەوەیە ئەگەر مرۆڤ هەوڵی کەوتنە سەر زەوی بدات ئەوە ناتوانێت ئەو کارە بکات، چونکە هێزی کێشکردن ڕێگەی پێنادات. ئەم شوێنە لە ساڵی 1939 دۆزرایەوە و ئەمڕۆ ساڵانە هەزاران گەشتیار سەردانی ئەم شوێنە دەکەن بۆ ئەوەی چێژ لەم ئەزمونە نایابوو سەرنج ڕاکێشە وەربگرن. شاخی موگناتیزی. ئەم شاخە دەکەوێتە پارێزگای نیو برونوسکی کەنەدا لەسەر شاخێک کە جەستەکان بەرز دەبنەوە بۆ لووتکە لە بری ئەوەی لە بنارەکان دابەزێت و پێشی دەگوترێت چیای موگناتیزی. لە ساڵی 1939 دۆزرایەوە. لەو کاتەوە خەڵک زیاتر و زیاتر دەستیان کرد بە سەردانکردنی بۆ ئەوەی لێی بگەڕێن و شتێکی نائاسایی تاقی بکەنەوە. ئۆتۆمبیلەکان تەنانەت دوای کوژانەوەی بزوێنەرەکەش بەرز دەبنەوە کە شارەزایان دەڵێن هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە چونکە شاخەکە بڕێکی زۆر موگناتیزی تێدایە و ئەمەش کاریگەری لەسەر ئەو فڕۆکانش دەبێت کە بەسەریدا تێدەپەڕن، بۆیە فڕۆکەوانەکان پەنا دەبەنە بەرزیادکردنی خێرایی لە کاتی تێپەڕبوونیان لەوێوە. بەنداوی هۆڤەر. ئەم بەنداوە لەسەر دۆڵی ڕەشی ڕووباری کۆلۆرادۆ دروست کراوە و بە یەکێک لە گەورەترین بەنداوەکانی جیهان دادەنرێت. جیاوازیەکی ئەوەیە ئەگەر کەسێک لەسەرەوە شتێک فڕێ بەدا وەکو ئاو ئەوە دەفرێتە هەوا و ناکەوێتە خوارەوە. ئەمەش بەهۆی بەرزیە زۆرەکەی بەنداوەکە ڕوودەدات و ئاوەکەش دەفرێت بۆ سەرەوە بەهۆی جیاوازی پەستان و خێرایی با. شەقامە نهێنیەکەی کۆریای باشوور. ئەم شەقامە دەکەوێتە شاری جیژۆی کۆریا و تیایدا جستەکان بەرەو سەرەوە دەجوڵێن. خەڵکێکی زۆر ڕۆژانە بەو ناوەدا تێدەپەڕن و بزوێنەری ئۆتۆمبیلەکانیان دەکوژێننەوە، ئەویش بۆ ئەوەی ئەم ئەزمونە ناوازەیە تاقی بکەنەوە. زانایان دەڵێن ئەم کارە بەهۆی ئەو وەهمە بیناییەوە ڕوودەدات کە بە جۆرێک ڕێگاکە وا دەردەکەوێت کە بەرەو سەرەوە دەڕوات، بەڵام لە ڕاستیدا بەو شێوەیە نییە. بەردی زێڕینی میانمار. ئەم بەردە چەندین سەدەیە سەرپێسی هەموو یاساکانی فیزیای کردووە و دەکەوێتە بۆڕما لە ناو پەرستگایەکی دێڕینی بودایی. بەردێکی زەبەلاحە کە نیوەی بەرەو خوارەوە دەڕوات و لەسەر لووتکەی شاخێک وەستاوە بۆ ئەوەی سەیری بکەیت. لە یەکەم نیگادا وا دیارە لە هەر ساتێکدا بێت دەکەوێتە خوارەوە، بەڵام ئەوەی سەرسوورهێنەرە ئەوەیە کە لە دێر زەمانەوە لەم حاڵەتەدا بووە و گرنگ نییە کە خەڵک چەند هەوڵی پاڵنانی بدات،
چونکە لە شوێنی خۆیەوە ناجوڵێت و ئەفسانەیەکی کۆنش لەلایەن خەڵکی ناوچەکەەوە بە دەوریدا بەستراوە، ئەویش ئەوەیە ئەگەر مرۆڤ 3 جار سەردانی بکات دەوڵەمەند و بەناوبانگ دەبێت. تا باسکۆ بەرد ئەم بەردە دەکەوێتە وڵاتی ئەرجەنتین و کێشی 300 تۆن بووە، دەکەوێتە لێواری شاخەکە و لە لای خەڵک زۆر بەناوبانگ بوو. وا دیار بوو کە هێزی کێشکردن بە هیچ شێوەیە کاری لەسەر نەکردبێت، بەڵام لە 29 شوباتی 1912 زاینیدا بەردەکە کەوتە خوارە و دەبێتە پارچەی بچووک. بە وتەی خەڵکی ناوچەکە بەهۆی ئەو بوومەلەرزانی کە لەو کاتەدا ڕوویانداوە بەردەکەش کەوتۆتە خوارەوە. خەڵک بەردەوام سیرۆکی ئەم بەردەیان دەگێڕایەوە تا ساڵی 2007 و حکوومەتی ئەرجەنتین بڕیاریدا بەردێکی دیکە لەو شوێنەدا دابنێت کە لە هەمان پێگەی بەردی ڕەسەنە. سپۆک ماونتن ئەم ناوە بۆ شاخێک دانراوە کە دەکەوێتە ویلایەتی فلۆریدای ئەمریکا کە هەموو یاساکانی کێشکردنی سەرپێچی کردووە کە تێیدا ئۆتۆمبیلەکان تەنانەت دوای کوژانەوەی بزوێنەرەکەش بەرەو سەرەوە دەڕۆن وەک ئەوەی کەسێک لە پشتەوە پاڵیان پێوە بنێت. ئەم شوێنە تۆمارکرا لە تۆماری نیشتیمانی شوێنە مێژوویەکان. ناوچەی کۆسمۆزی نهێنی ئەو کلیپانی کە دەربارەی ئەم شوێنە بڵاو دەبنەوە وا دەردەکەون کە لە فیلمە خەیاڵە زانستیەکانەوە وەرگیراون. سوورکە هێزی کێشکردن تێیدا بە شێوەیەکە کە بەڕاستی بەنهێنی ڕەفتار دەکات و دەتوانین بڵێین هەندێک جار کاریش ناکات تا ئەو ڕادەی کە سەردانی کەرانی شوێنەکە ناتوانن بە شێوەیەکی ئاسایی بوەستن و پارکێک لەوێ دروستکراوە بۆ ئەوەی خەڵک لەوێوە سەردانی ئەم شوێنە بکەن بۆ ئەوەی بەم ئەزمونە جیاوازەدا تێپەڕن. ناوچەی خەلیجی هێدسۆن کەشتی ئاسمانیەکان بۆ ماوەیەکی زۆر لە ژینگەیەکی تەواو سفری کێشکردندا دەژین، بۆیە جستیان هەڵدەفرێت و بەریەک دەکەون. لە زەویدا ناوچەیەک هەیە کە هێزی کێشکردنی تێدا نییە، هاوشێوەی بۆشایی ئاسمان. ناوچەی هاتسۆن بەی لە کەنەدا دەوترێت دیاردەیەکی سروشتی 1000 ساڵ لەمەوبەر هەبووە کە بۆتە هۆی لە ناوچوونی کێشکردن لەم ناوچەیەدا. ئەم شوێنە لە ساڵی 1960 دۆزرایەوە و ئەگەر بتەوێت بچیتە ئەوێ پێویستە ڕاهێنانی باش بەجستت بکەیت تا لەگەڵ بارودۆخی ناوچەکەدا بیگونجێنیت. ئێوەش کام شوێنتان بەلاوە سیرتر بوو ئەوە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیابن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.